ئێمە حیزب لایەنە سیاسیەکان بڕیارماندا کە داوا لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و پارێزگای دیالە بکەین عەد و فەرزی یەدەوی بۆ سندوقەکانی دەنگدانی شاری خانەقین و دەوروبەری بکرێ، چکە بەڕاستی گومانەکان ئەوەندە زۆرن پێویست ئەکا هەڵوەستەی لەسەر بکرێ. هەموو لایەنە سیاسیەکان بەڵگەیان لایە، هەموو لایەنە سیاسیەکان ناڕازین لە ئەنجامەکانی خۆیان. ئەنجامەکان بە شێوەیەکن تەسەورەکەم ئەحراجیشی بۆ لایەنە دروست کردبێ کە دەستکاری ئەنجامەکانی کردووە، چکە لە چوارچێوەیەکی نامەنتقی و نامەعقولیە دەستکاری ئەنجامەکان کراوە. زۆربەی لایەنە سیاسیەکان ئەویان لا معلومەکە شێوازی دەنگەکان تەلاعوبی پێوە کراوە بە شێوازێکی حساباتی زیرەک، دەنگی لایەنێکی تر بۆ لایەنێکی تر حسێب کراوە، دەنگی کاندیدێک بۆ کاندیدێکی تر حسێب کراوە. بۆیە لێرەوە ئێمە جارێکتر دووبارە ئەەکەینەوە داوا لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەەکەین کە بێ بەدەم داواکەمانەوە و عەد و فەرزی یەدەوی بۆ سندوقەکانی پارێزگای دیالە بە تایبەتی خانەقین بکرێ بۆ ئەوەی متمانە بگەڕێتەوە بۆ کۆمسیۆن و متمانە بگەڕێتەوە بۆ پرۆسەی سیاسی و دیموکراسی لە عێراق.